هەمیان ئەوەیە بۆ ئەوەی زیاتر دەنگی ئیسلام دەنگی مسلمان دەنگی ئاینی خوا بگاتە هەموو شوێنەکان چونکە لە مەدینە لە مەکە ناگەیشت بەڵام پێغەمبەری خوا مەدینەی هەڵبژارد بۆی زیاتر ئیسلام تەشەنە بکە و بڵاو بێتەوە بە جیهاندا بە فەزلی خوای گەورەش تەشەنەیش کرد و بڵاوش بووەوە چۆن لەم سەردەمەدا ئێمە ئەبیسین و ئەبینین هەتا بمێنینیش ئەبینین ئەوانەی دژی خوان دژی دینن دژن ئیسلامن هەموو کات و ساتێکدا لە کەمینان مسلمان ئازیزەکان بۆ خوا بۆ پێغەمبەر بۆ میحراب بۆ مزگەوت بۆ ئەوانەی ڕابەی ئەم دینەن لێی ئەدەن بۆ ناشرینکردنی بۆیە ئەبێ ئێمە ئیماندار سادە نەبین بە هەواڵێک بڕوا بە هەموو شتێ نەکەین هەواڵێکرا نابێ ئینسان ئەبێ دەقیق بین و یابین تاریخ زۆر چەواشەی تیا کراوە ئەم تاریخە ئێستا ئەنواعی کتاب دەرچووە بۆ چەواشەکردنی من و تۆ بڵێ ئیسلام هاتووە هەر بە شمشێر هاتووە و شمشێری ناوە لە ملی خەڵکی مسلمان دەبی مسلمان بە مسلمان نابی دەتکوژم ئەمە هەمووی دوورە لە ڕاستیەوە مسلمانە عەزیزەکان ئەگە ئیسلام وا بوایە لە مەکە دەرناچوو ناگەیە مەدینە بۆیە چاک بزانی ئیسلام زۆر دوورە ئەگەر ڕاز بوایە ئەبێ لەسەر زەویدا کەنیسەیە نەمابایە یەک کەنیسە لەسەر زەوی نەبایە شوێنە گشتیەکانی تر نەبایە ئەوانەی کە غەیری ئیسلامە کە عیبادەتی تیا دەکەن ئەی خۆ هەمووی ماوە